بەڕێز من سیدات بەڕێوەبەری سەید مراد بەڕێوەبەری کشت و کاڵی هەولێر بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەولێر بەڕێز من بەخێر هاتی زۆر من تا ڕادەیەک بەوردی باسم کرد کە گەنمی هەولێر سلێمانی و هەڵەبجە و هەروەها دوو هۆکیش چەند دۆنم بووە و چەندێکی چێنراوە و چەندێکی بەرهەم هاتوو چەندێک فرۆشراوەتەوە ساڵی 2021 ئەوەی کە چێنرا و بەرهەم هات بە ڕێژێکی کەمتر کردرایەوە لە جوتیاران بەڵام ئەم ساڵ زیاتر بوو لەگەڵەوەی وشکە ساڵی هەبوو دنیا قەیرانی دیکەش هەبوو لەگەڵەوە هۆکارەکەی چییە؟ ئاشکرایە زیادبوونی نرخەکە بۆ ئەو دەگەڕێتەوەکەوە لە سەرتاپای جیهان نرخی دانەوێڵە بەرز بۆتەوە بۆرسە جیهانیەکان بڕیار لەسەر نرخی دانەوێڵت دەن ئەمە دەتوانین بەراوردی بکەین ئەو نرخەکەەوە پێشتردا لە سەرەتای بە بازارکردنی گەنم دەستنیشان کرابوو بۆ هەر تۆنێک 750,000 دینار دەستنیشان کرابوو بۆ ئەوەی تەواو نرخەکە بگونجێ لەگەن نرخە جیهانیەکان و لەگە بۆرسە جیهانیەکان هاوتەری بیت بۆیە بە پێویست زانرا نرخەکە بەرز بکرێتەوە بۆ 850,000 دینار لە هەمان کاتیشدا بێت نرخەکی هاندان و ئەوەش وای کردکەوە زۆربەی هەر زۆری جوتیارەکان دانەوێڵەکەی خۆیان گەنمەکەی خۆیان ڕادستی سایلۆکانی ناوچەکانی خۆیان بکەن کەواتە سەبەبی هەرە گرنگیەوە بوو کە بە 850,000 دینار بۆ هەر تۆنێک کردرایەوە ئەمە سوودی هەبوو بۆ جوتیاران یاخود نایان ئەوان چاوەڕیانە کرد ئەگەر جوتیارێک گەنمێکی پلەیەکی هەبێت چاوەڕێیە کرد زیاتری لێ پێ بدات یاخود لێ بەرهەم بهێنێتەوە هۆکارێکی باش بوو یان خراپ بوو ئەمە بە دڵنیاییەوە تا نرخەکەی هەڵکشانی تێدا ڕوو بدات لە بەرژەوەندی براجوتیارەکان لە هەمان کاتیشدا ئەو خەرجیانەیەکەوە کەوتونە سەر براجوتیارەکان بە بەراورد لەگە ساڵانی پێشوو خەرجیەکان زیاتر بوون بەهۆی بەرزبوونەوەی پێینی چیمیاوی و چەندین ئەو پێداویستیانەیەکەوە پێویستە لە وەرزی چاندن جوتیارەکان بەکاری بێن ئەو پێداویستان هەموو نرخیان بەرز بۆ ئەوە ژوای کردبووکەوە خەرجێکی زۆر کەوت بۆ سەرشانی براجوتیارەکان بەرە جوتیارەکان لە کاتی بە بازارکردنی گەنم بە دوودڕیەوە دایان ڕوانی شێوازی بە بازارکردن بەشێک هێشتا خۆیان لێکدا نەکردبووکەوە گەنمەکانی خۆیان بە بازار بکەن لە سایدۆکان وێ لە پاڵ ئەوەی کەوا یەکەم جار نرخەکە بە 750,000 دینار دەستنیشان کرابوو لە زۆربەی هەر زۆری شارەکانی ژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقی تێدا وەرزی بە بازارکردن پێش هەرێمی کوردستان تێدا دەست پێ دەکات ئەوان بەو نرخە وەریانگرت بەڵام پاشەوەی کەوا بە دووادار چوونی بۆ کرا و هەستکراکە ئەو نرخە پێویستە بگونجێنرێت لەگەن نرخی بۆرسە جیهانیەکان بۆیە نرخەکە بەرزکرا بۆ 750,000 دینار ئەوە ژوای کردکەوە هاندانێک بێت لە هەمان کاتیشدا پلەبەندیەکان زۆربەی هەر زۆری گەنمەکان بە پلەیەک هەژمار کرا ئەو ساڵ وەکو ساڵانی پێش و پلەیەک و دووسێ نەبوو تەنها ئەو هەبووکەوە ئەو ڕێژەیە گەنمەیەکەوە بێ ئەوەی داشکانی بۆ بکرێت ئەوانەی کە خەسمیان هەیە ئەوی بەبێ خەسم باشە ئێوە باسیەوەتان کرە مە هاندانێک بوو بۆ جوتیاران لەلایەکەوە سوودی هەیە بۆ جوتیاران وەکو هاندانێکە بەڵام ئایا ئەو پلەبەندی کە بۆ گەنمەکرێ ساڵانی پێشوو کرابوو تا چەند سوودی هەبوو و ئەم ساڵ کە هەمووی بە یەک شێوازدانراوە و فرۆشراوە بە یەک پلە وەرگیراوە ئەمە یاخود زیانێک ناگەێنێ بەو بەشە ئاردەی کە ئەدرێ بە هاوڵاتیان دواتر گلەیی لەسەر دروست نابێ یان جیاکرێتەوە تەنها ئێوە مەبەستان هاندانی جوتیاران بووە ئەوە زیاتر بۆ دەگەڕێتەوە بۆ پشکنینەیەکەوە لە تاقیگەی سایلۆکان تێدا ئەنجام دەدرێت ئەوەی ئەمە چاودێریمان کرد وەکو دیژنەی باڵای بە بازارکردنی گەنم لە سنووری پارێزگای هەولێر دەتوانم بڵێم ئەو شێوازەیەکەوە کاری لەسەر کراوە لە تاقیگەی سایلۆی هەولێر شێوازەکی سەرکەوتوو بوو ئەو بڕگەرمێکەوە وەرگیراوە لە ئاستی پلەیەک وەکو بڵێن کە ڕەچاوی کراوە ئەو گەنمانە هەمویان دەشێن و دەگونجێن بۆ ئەوەی کەوا نانی لێبێت و بۆ خۆراکی مرۆڤ باشە بەڕێستە منێمە باسی پلەبەندیەکەیمان کرد و گەنم چەندێک زۆرتر بووە و هاندانی جوتیارانیش کراوە بەڵام هێشتا جوتیاران ناڕەزایەتیان هەیە لەسەرەوەی کە وەکو پێویست گەنمەکان بەرهەم نەهاتووە بەهۆی وشکە ساڵیەوە ئایا وەزارەتی کشت و کاڵ بەڕێوەبرایەتیەکان بەڕێوەبرایەتی گشتی هیچ پلانێکتان هەیە بۆ قەرەبووکردنەوەی ئەو جوتیارانە لە کاتێکا خۆیان تەنها هەڵەبجە داوای 10 ملیار دینارەکات وەکو قەرەبوو پێیان بدرێ یان هیچ نەبێ بتوانن بنەتۆ بکڕن ئاشکرایە ئێمە لە پار ساڵەوە هەنگاوی زۆر جدی دراوە بۆ ئەوەی کەوە بەرەو ڕووی وشکە ساڵی بیتەوە ئەوەش خۆی لەوە دەبینیتەوە کەوە لە
پلانە درێژخانەکانی حکوومەتی هەرێمی کوردستانکەوە هەمومان دەزانی لە پلانیدا هەیە زیاتر لە 9 بەنداو لە سنووری هەرێمی کوردستان لێبدا لە هەمان کاتیشە چەندین پۆندی لە بەرنامەدا هەیەکەوە ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کەوا کشتتوکاڵی بەرەو پێش بە لە هەمان کاتیشدا کار ئاسانی تەواو بۆ برازوتیارەکان کراوەکەوە ئەو شوێنانەیە دەگونجێن لەگەڵ ڕێنمایی لێدانی بیریان بۆ لێ دەدرێت و لە هەمان کاتدا کار ئاسانیان بۆ دەکرێت تاوەکو بتوانن بیری لێ بدەن لە هەمان کاتیشدا کە ئەوەی کەەوە زۆر گرنگ بوو بتوانین ئەو بنەتۆی دەستنیشان بکەینکەوە ڕوبەڕووی وشکە ساڵی بیتەوە بگونجێت لەگە ئەو شوێنانەی کا وشکە ساڵی تێدا هەیە یاخود باران تێدا بەدرەنگ دەکەویت یان ڕێژەی باران بارین تێدا کەم دەبیتەوە ئەو بنەتوێت تێدا هەڵبژێدرێتەوە بگونجێت لەگە ئەو کەش و هەوای ئەو شوێنانە ئێمە چەندی بنەتۆمان دەستنیشان کردو هەروەها ساڵی پار ئێمە نزیک بە 2000 تۆنمان بنەتۆ دابش کرد بەسەر برازوتیارەکان بە نرخی هاندان لە هەمان کاتیشدا ئەو ساڵیش زیاتر لە 7000 تۆن ئامادە کراوەکەوە و برازوتیاران ئەو ساڵیش دابش بکرێت لە کاتی وەرزی داچاننی گەنم بە نرخی هاندان بۆ بتوانن ئەو بڕگەنمەی کاوبەری دێن لە ڕووی کوالیتەوە و هەروەها لە ڕووی وشکە ساڵیەوە بتوانن بە ڕێژەیەکی کەم ئاو بتوان بەرهەمیان هەبێت و سوودی هەبی بۆ برازوتیارەکان و برازوتیارەکان ئەو پارێزین لە زەرەر و زیان. باشە لە نزیکی 2 مانگ پێش ئێستا عێراق ڕایگەیان کە ئەمبارەکانیان گەنمی پێویستی تیان نەماوە هەڵبەت ئێمە ژۆ کۆرێمی کوردستان پێویستمان بەوەیە کە گەنمی پێویستمان هەبێ و دواتریش کۆنتاکتێکی تەواو هەیە لە نێوان هەرێم و وەزارەتی کشتتوکاڵی عێراق ئێوە ئەتوانن چی بکەن ئەگەر کورتهێنانی هێنا ئەگەر ئەمبارەکانمان لە گەنم بەتاڵ بۆ ئەتوانن خۆتان هاوردەی بکەن یاخود لە شوێنێکی دیکەەوە ئێمە بتوانین لە دەرەوە هاوردەی بکەین ئایا بە هەمان ئەو نرخابێک کە ئەیەن بە جوتیارێکی ناوخۆ ئێمە با ئەو ڕێژەیە لە بەرچاو بگرینکەوە وەکو هەرێمی کوردستان ماگانە پێویستمانە ماگانە هەرێمی کوردستان پێویستی بە 62 تا 63 هزار تۆن گەنم هەیە تاوەکو لە ڕێگەی بەشە خۆراکی ئاردی ماگانەی هاوڵاتیان دابەشی بکات ساڵانە دەجار ئەو بەشە خۆراکە دابش دەکرێت واتە ساڵانە هەرێمی کوردستان پێویستی بە 620 تا 630 هزار تۆن گەنم هەیە لە هەمان کاتیشدا دابینکردنی بەشە خۆراکی هاوڵاتیان لەسەر بودجەی سیادی دەبێت ئەو بودجە سیادێکەوە پەرلەمانی عێراقی دەستنیشانی دەکات ئەو بودجە سیادیەکەوە مولزەمە و ئەرکی سەرشانی وانەکەوە دابینی بکەن لە هەمان کاتیشدا ئەگەر گرفتێک بێتە پێش حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جدیانە دێت ڕوبەڕووی دەبیتەوە کار ئاسانی تەواوی بۆ دەکات هەوڵی دراوەکەوە لە ڕێ ئەو سایلۆوانێکەوە لە بەهاوبەشی لە نێوان کەرتی تایبەت و حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراون تەواو بتوان لەو شوێنانێکەوە بەرهەمی گەنم تێدا زۆرە و هەروەها نەڕووی نرخ و کوالیتیەوە دەگونجێت ڕێ پێدراوە کار ئاسانی کرا هەر کاتێکەوە گرفتێک بێتە پێش لە ڕێگەی ئەو دامەزراوانە توانی دابین بکرێت بۆ هاوڵاتیانی خۆمە. بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بە تەواوی زانێرەکان.